بەڵێ بۆ قسەکردن سەبارەت بە کارکردن لە پرۆژەی ڕێگای نێوان کەلار سلێمانی کە پرۆژەکە ئێستا ڕاگیراوە بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەین بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە کا کەریم سڵاوت لەبێت پرۆژەکە کە ئێستا لە قۆناغی دووەمدا قرار بوو کە تەواو بێت وەستاوە بۆ وەستاوە. سڵاو لە بەڕێستان و سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی کوردستان 24 سەبارەت بە پرۆژەی ڕێگای کەلار سلێمانی قۆناغی دووەمی کە لە باوەنور و دەست پێکا بۆ قەزای دەربەنی خان و درێژەکەی 41 کیلۆمەترە لە ئێستادا نزیکەی 57% بۆ 58% کارەکانی تەواو بووە. تاکە گرفتی ئەم پرۆژەیە و پرۆژەکانی دیکەی سنوورەکە ئەوەیە کە پارەی نەختینەی لە بانکی هەرێم و بانکەکانی سنووری سلێمانی نادرێت بە کۆمپانیای بەڵێندەر و بەڵێندەری پرۆژەکە بۆ ئەوەی پرۆژەکەی پێ کۆتایی ببێنێ و پرۆژەکە بەڕاستی هەموو قۆناغە زۆر قورسەکانی تەواو بووە تەنها ئەوەیە کە قیرکردن و ئەو بابەتانەیە بەداخەوە ئەو گرفتەدارایی کە لە سنووری سلێمانیە هەیە وای کردووە کە ئەم پرۆژە بۆستێت. باشە بۆ پارەیان پێ نادەن. بۆ پارەیان پێ نادەن ئەمە پرسیارێکە بەڕاستی ئەمەش نەگەیشتون بە وەڵامەی کە وەڵامێکی ڕاست و دروست بێ چونکە داهاتێکی زۆر لە سنووری پارێزگای سلێمانی و لە سنوورەکە هەیە بەڵام ئیدارەدانی داهات بە شێوازێکە کە بۆتە هۆیەوەی کە داهات یعنی نەبێ پارە نەدرێ بە پرۆژەکان. ئێمە داهاتی کارەبا هەیە لە سنوورەکە داهاتی مەرزەکان هەیە داهاتی نەوت هەیە داهاتی یعنی هاتوچۆ هەیە کۆمەڵێک داهاتی دیکە هەیە بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئەم داهاتانە ئیدارەیەکی باشی نادرێوای کردووە کە بانکەکان کە بەڵێندەر ڕاداوای پارە بکەوە داوای شایستەدارایەکانی خۆی بکە لە بانک بە شێوازێک هەندێک جار بە شێوازێکی زۆر ناشرین وڵامی بەڵێندەر دراوەتەوە کە بەڕاستی هەندێک لە بەڵێندەران سەرڕای ئەوەی کە پارەکەیانش بۆ سەرف ناکرێ بە ئێمەیان ڕاگەاندووە کە بە شێوازێک وڵامیان نەدرێت و ئەسڵەن یعنی هەر شایستەی باسکردنیش نییە بەڕاستی بەو شێوازە. ئەنجومەنی سەرکردایەتی مەسەلەن چیتان کردووە بۆ ئەم بابەتە؟ ئەنجومەنی پارێزگا ببوورە ینی چیتان کردو بۆم بابەتە لە کاتێکدا و هەموو داهاتە سنووریەکان هەیە دەگوترێت کە بانکەکان بێپارن لە بەرامبەر ئەوەدا لێکۆڵینەوەیەک بە دووەداچوونێک سەبارەت بەم بابەتانە چونکە ئەمە یەکەم پرۆژە نییە چەندین پرۆژەی دیکەشەوە دەوەستێت ینی ئەمە بۆ سلێمانی خراپە بەڕاستی. بەڵێ هەموو پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی وەستاون و هەموو کەرتە خزمەتگوزارەکان وەستاون بۆ نمونە ئێستاوە نەخۆشخانەکان ڕاگیراون چونکە کارمەند و پاکەرەوەکان پارەیان بۆ سەرف ناکرێ وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە کۆبوونەمان بۆ بە دووداچوونمان بۆ سەردانمان بۆ تاکە گرفتی ئەم بابەتە ناشەفافبوونی سەرچاوەکانی داهاتە و ئەم گرفتەیش من بۆ خۆم لێرەوە حەزەکەم شتێک ڕاگوێنم وەزارەتی دارایی بەرپرسی یەکەمە لەم بابەتە چونکە ئێمە کە بە دووداچوونەکەی بۆ بەڕێوەبەرایەتیە کە داهاتی ئەڵە لە وەزارەتی داراییەوە ئاگدار کراوینەوە کە داهات ئاشکرا نەکەین یعنی بۆ ئەنجومەنی پارێزگا بۆ پەرلەمان بۆ ڕاگەیاندکاران ئامادە نین داهاتی بۆ نمونە باج و درامەت کەشف بکرێ داهاتی هاتوچۆ ئاشکرا بکرێ بەڕاستی ئەمەش کە ئێمە بە دووداچوونەکەین چەندین جار ئەمە دەخەنە ئەستۆی وەزارەتی دارایی ئەوانتان ئاگادار کردوتەوە کاک کەریم؟ بەڵێ لە کۆبوونەوەی ڕسمی یاخود لە ڕێ علاقات هەموو کاتێک ئاگدار کراونەتەوە لەوەی کە پێویستە ئەم بەڕێوەبەرایەتیانەی کە داهاتیان هەبێ بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 لە ژێر چاودێری ئەنجومەنی پارێزگادان و بێنە ئەنجومەنی پارێزگا داتا و ژمارەکان بخەنە ڕوو بەڵام هەتا ئێستا من قسەم بۆکەم لە ساڵی 2014 ئەنجومەنی پارێزگا کۆبۆتەوە هەتا ئێستا ئەنجومەنی پارێزگا لە ساڵی 2014 نەیتوانێت داهاتێکی حەقیقی سنووری پارێزگای سلێمانی وەزارەتی دارایی لە بەرامبەر داواکەی ئێوە چی بوو؟ تا ئێستا نەیتوانێت ڕێگە نادەن بۆ نمونە ئێمە ویستمانە بەڕێوەبەری مەرزەکان یان هەر تازەترین نووسراو لە دەواازەی پەروەسخان کراوە کە بەڕێوەبەری دەواازە بە وەکالەت نووسراوی کردو بۆ دەستگاکانی ئاسایش و دەستگاکان کە لە دەواازەکان ڕێگە نەدەن ئەندامی پەرلەمانی عێراق ئەندامی پەرلەمانی کوردستان ئەندامی ئەنجومەنی پارێزگا ڕاگەیاندکاران هەتەنانەت بەبێ ڕەزامەندی ئەوانە بێنە بچنە ناو دەواازەکەیشەوە بەڕاستی ئەمە وای کردووە کە ئەو بەرپرسانەی داهات کۆکەنەوە بۆ خۆیان بە میزاجی خۆیان بە شێوازی خۆیان وا بکەن کە داهاتەکە ڕوون و ئاشکرایش نەبێ بۆ هاوڵاتیانە گینا من بۆ خۆم لە سنووری پارێزگای سلێمانیە
بەو پەڕی ڕازگویانەوە بەو پەڕی چۆن ڕوونی ئەیخەینە ڕووکە داهاتی سنووری پارێزگای سلێمانی زۆر لەمە زیاترە چونکە ئێمە بە پێی بەدۆداچوونی ئێمە بە ناڕەسمی داهاتی کارەبا سەروی 26 ملیار بووەوە داهاتی هات چۆن نزیک 15 ملیار بووەوە داهاتی دەواازەکان نزیک 40 ملیار بووەوە داهاتی ئاو شارەوانیەکان و باج و درامەت و بەدەر لەو داهاتانەی دیکە یعنی ئێستا باشە کاکەری مادەم هەموو داهاتە هەیە یعنی هەموو لایەنەکان لە هەموو شوێنێک دەڵێن ئەم داهات هەیە یعنی باشە لە بەرامبەردا حەل چییە چۆن چارەسەر دەکرێت هەر دەکرێتەوە تەماشاکاری خۆشەویست بین ینی سلێمانی بەو ڕۆژەدا تێپەڕێت ئەمە مەترسیدارە بەداخەوە نابێت تەماشاکار بینە بێ هەمومان هەوڵ بدەین و هەموو هەوڵێک بخرێتە گەڕ بۆ ئەوەی کە داهاتی ناوخۆ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەکاربێنرێ من لێرەوە ئەڵێم بۆ نمونە دادوەر بووە لە سنووری گەرمیان ڕۆڵی بووە لە زیادکردنی داهات لە دەواازەی پەروێزخان بە مەبەست ئەو دادوەرە لابراوە یعنی بۆ نمونە ئێمە ڕۆڵمان بوو لە زیادکردنی داهات لە دەواازەکان لە داهاتی ناوخۆ بە مەبەست هەوڵدراوە ڕۆڵەکانمان سنووردار بکرێ بۆ نمونە کۆمەڵە کۆمپانیای کۆمپانیای هێنراوەتە دەواازەکان دانراوە کە 25% کۆی پارەی ناو دەواازەکان لوشەکە بۆ چەند کەسێک کە چەک و نەخت پێیانە درێ سەرمانگ لە کاتێکا پارە بۆ پرۆژەی کەلار سلێمانی سەرف ناکرێ ئەمە بە نووسرا و ینی بەڕەقەم و بە دانیشتن بە وەزیری داراییمان و تۆ بەداخەوە نەک نەهاتووە ئەم ڕێگریانە لابەرێ بەڵکو ڕێگیری تازەتری داناوە و کۆمپانیای تازەتری لە دەواازەکان داناوە بۆ نمونە تازەترین کۆمپانیان بە ناوی کۆمپانیای سیانەیەک دانراوە لە دەواازەی پەروێزخان کە ئەم کاری ئەم کۆمپانیایە ئەوەیە کە ئەگەر گڵۆپێک لە دەواازەکەش بسووتێ ئەبێ دەواازە بیکڕێ ئەم تەنها بیبەسێ ئێمە بۆ بارگرانی بخەیتە سەر داهاتی خۆت بۆ داهاتی خۆت بەم شێوازە تەخشان و پەخشان بکەیت بەڕاستی ئەمانە گرفتووە و بەداخەوە هەتاکو ئێستا لەسەر ئاستی وەزارەتی داراییشۆ لەسەر ئاستی وەزارەتی دارایی نەک لە بەڕێوەبەرایەتیەکانوانە هەنگاوی جدی نەنراوە بۆ چاکسازی و من لێرەوە ئەڵێم ئەگەر لەسەر ئاستی وەزارەت خواستیان هەیە بۆ چاکسازیکردن لە داهاتی سنووری سلێمانیە هاوکاریان نەبین و لە ماوەی یەک مانگا بە تەحەداوە ئەڵێن ژمارەکان وان لێ بکرێت کە بتوانێت خزمەتی هاوڵاتیانی پێ بکرێت من حەزەکەم ئەمەش بخەمە ڕوو ئەگەر بۆ ڕێگەی کەلار سلێمانی زۆر بە کورتی لەوەی کاتم نەماوە کاکەریم 8 کۆمپانیا لە دەواازەی بەڵێ نزیک 8 کۆمپانیا لە دەواازەی پەروێزخانن کە هیچ سوودێکیان نییە لە زەرەر زیاتن و مانگانە نزیکەی 5 بۆ 6 ملیار دینار بە نەقتی پیانەدرێ لەلایەن وەزارەتی داراییەوە پێشنیاری ئەومان کردووە کە بەشێک 150 ئەم پارەیە بە نەقدی بدرێ بەو کۆمپانیانە 150 بخرێتە سەر ڕێگەی کەلار سلێمانی و ئەو 150 الحکم لله بۆیان بدرێ بە قەرزێک بە چەک پیان بدرێ بەداخەوە گوێ لەم پێشنیارێش لەسەر ئاستی وەزارەتی دارایی بەڕێوەبەرایەتی گشتی بانکەکان یێرێ کراوە و پارە بۆ ئەو کۆمپانیانە هیچ کاتم نەما زۆر سپاس بەڕێز کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی مادومان کردی کاکەریم سپاس